خودری ڕەزای خوای لێبێت چووە ژووری پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی نەخۆشیەکەی داوا وەفاتی کرد. بینی پارچەیەکی پەموو لە ناو چاوانێتی و زۆر تای هەیە، دەستی ناوەبان پارچە پەبووەکەوە لەبان ناوچەوانی حەرارەتی جانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم گەیشتە دەست ئەبوو سەعیدی خودری. فەرمووی ماشەڵڵا چەندێ تاکەت زۆرای پێغەمبەری خۆ. فەرمووی بەڵێ. فەرمووی ئینا کەذالکە ئەبا سەعیدی خودری، ئێمەی پێغەمبەران ناوین تامان گەلێ زۆرە. فەرمووی یا ئەبا سەعید، ئێمەی پێغەمبەران تامان گەلێ زۆرە. یشتد عەلەینا البەلاء، بەڵام مصیبەتش زۆر دێ بەسەرمانە. وەیوضاعف لەنا الئەجر، بەڵام ئەجر و پاداشتی ئێمە دووجار و سێجارە. وتمەی پێغەمبەری خوا من ئەشەد الناسی بەلاء، کێ هەیە لە خەڵکی کەوا زۆر تووشی بەڵام مصیبەت بێ؟ ئەوش بە کزێکەوە ئەی فەرموو ئەشەد الناسی بەلاء الئەنبیا، ئەوەی کەوا زۆر تووشی بەڵام مصیبەت بێ پێغەمبەرانە. ئەمجا کە فەرمووی ثم الصالحون، ئەمجا پیاو چاکان تووشی بەڵام مصیبەت دێ. ثم الأمثل فالأمثل، بەڵێ پێغەمبەران لە مصیبەتا بوون و لە ئیمتیحانا بوون، لە نەخۆشییا بوون، لە سجنا بوون، لە زگی حوتا بوون، لە ناو ئاگرا بوون، و هەروەها کردیانیان بە دووکتەوە، ئەزیێتیانیاندا. هەموو پێغەمبەران ئاوها بوو، هەتا وەکو پێغەمبەری خۆمانش عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەکەدا ڕیخۆڵەی حەیوانیان ئەهاوردەیان کردە بان سەر و ئەیان کردە بان سەر و ملی ڕیشی مبارەکە ئەو ڕیخۆڵە و پڵاوەی مناڵ با بڵێن ئەو بەچکە حوشترە ئاهاتە خوارەوە و فاتیمەی کچی ئەهات ئەو پیسایەی لادای فەرمووە تەقتلونە ڕەجولەن ئەن یەقولە ڕەبی الله. ئەی قوڕەیش، ئێوە پیاوێکە کوژن کە ئەڵێ پەروەردگاری من ئەڵڵایە. بۆیە کابرایەکی ئەعرابی هاتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، وەکو لە ئەدەب المفرەدا هاتووە 495 بە سەحیحی. فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلم پێی فەرموو هەل ئەخەذەتکە ئوم میلدەمە؟ قال وما أم ملدم؟ قال حر بين الجلد واللحم. فرمووی ئایا قەت تووشی تا بوویتە؟ وتم تا چییە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی گەرماییەکە لە بین پێست و گۆشتدا، تووشی تا دێ؟ فەرمووی نە وەڵڵاهی تووشی قەت ئەو تووشە ناوەتم. قال هل صدعت؟ قال وما الصداع؟ فەرمووی دەمارێکە لەسەر تووشی ئیلتیهاب و سەرما و بەنەوعێک، یعنی تووشی سەرێشە بوویتە قەت؟ فەرمووی نەخێر، قەت تووشی سەرێشە نەبوومە. فەلەما وەلە، کابرای عەرابی کاتێ پشتی کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ڕۆیژ، فەرمووی من سەڕەه ئەن ينظر إلى رجل من أهل النار ئەی فەلينظر، کێ پێی خۆشە سەیری پیاوێ بکە لە ئەهلی ئاگر، با سەیری ئەو پیاوە بکە. کەواتە نیشانەی ئەوە نییە، نیشانەی غەزەبی خوا نییە کەسێک تووشی موسیبەت و ناخۆشی و ئەو شتانە هات. باسی ئەیوبمان کرد لە خوتبەی ڕابردوو سەلامی خوای لەسەر بێت. وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له وكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. وقال تعالى واذكر عبدنا أيوب إذ نادى ربه أني مسني الشيطان بنصب وعذاب اركض برجلك هذا مغتسل بارد وشراب ووهبنا له أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى لأولي الألباب. پێغەمبەران ئاوا تووشی نەخۆشی بوونە و تووشی سەغڵەتی بوونە،
کەواتە دەرز و عیبرەت یەکێ لە فائیدەکانی قسەی ئەیوب بۆ ئێمەی مسلمان کاتێ نەخۆشکەوتین سەبر بگرین، سەبرمان نەبێت و وتمان سەیری ڕابردووی خۆت بکە. ئەگەر ڕابردوو چاک بوو لەسەر دینداریەتی نەخۆشی و تووشی بەڵام موسیبەت هاتووی، ئەوە بزانە بەرەکەتێکە لە لای خواوە.